ئیماندار چاوساغە لە قورئانەوە وەڵامی شتەکان وەردەگرێت، چونکە کاتێک کە بیر دەکاتەوە باشە خوایە من چۆن دروست بووم، هەر یەکسەر وەڵامەکەی ڕوون و ئاشکرا لە قورئانە. لقد خلقنا الإنسان من سلالة من طين ثم جعلناه نطفة في قرار مكين. یەکسەر پەروەردگار وەڵامت دەداتەوە تۆ لەو خاکە لە توێی خاک دروست بووی، دواتر بووی بە نوتفە و هێلکۆکەی دایک و تر پەروەردگار هەموو قۆناغەکانی باز دەکات، دەبی بە عالەقەیەک بە مۆڵغەیەک دەچیتە ناو ڕەحمی دایکەوە، خۆی هەڵدەواسێوەکو زەرویەک دەبێتە زارجوویەک، دوایی ئێسکە پەیکەرە بە گۆشتدا دەپۆشرێ، هەموو خوای پەروەردگار بۆ باز دەکات. کەواتە لە قورئانەوە وەڵامی شتەکانت وەرگرت، چاولێ بەرچاوت تاریک بوو یەکەم جار، خوایە دەبێت من چۆن دروست بوو بم، یەکسەر ئاەتێکی قورئان وەڵامت دەداتەوە، یەکسەر بەرچاوت ڕووناک بوو، تۆ بەسیری. ئەمجا دڵی خوا دەبێت ئەسڵی من چی بێ، من دەبێت مەیمون بووم و وەکو کۆمەڵک زانا دەڵێن کلکەکەم لێ بوو بێتەوە. خوای پەروەردگار دەفەرمێ نەخێر، یا ئەیوها الناس ئینا خەلەقناکم من ذەکەر وئونثى، ئەی مرۆڤەکان ئەی خەڵکینە ئێوە لە نێرومەیە کە ئادەم و حەوایە دروست بوون. چاولێ بەرچاوم ڕووناک بووە کە من ئەسڵم مەیمون نییە، ئەسڵم حەشەرات و کرم و مار و مێرو نییە، بەڵکو ئەسڵی من باوە ئادەم و دایکە حەوایە. دوای مردنم چیم لێ دێ، هەر خوای پەروەردگار لە سەرەتای ڕوح دەرچوونتەوە حتاوەکو قۆناغی دواتر و پاشان زیندوو بوونەوەی قیامەت و نەفخی سوور و پاشان مەیدانی مەحشەر و تەرازووی کردەوەکان و چوونێ خەڵکی بۆ بەهەشت و دۆزەخ، هەمووی بە درێژی بۆ باسکردوین لە قورئانەکەیدا، هەمووی لە یەک دی ڕاکۆ کردوێتەوە. ئین الئەبرار لەفی نەعیم و ئین الفوجار لەفی جەحیم، چاکەکاران جێگایان بەهەشتە، بەدکرداران جێگایان دۆزەخە. پۆلێنی کردۆ بۆ دوو جۆر، کەواتە من یەکسەر بەرچاوم ڕوونە لە دوای مردن تۆ بڵێ چیم لێبێ، قورئان هەمووی بۆ باس کردووی.